هەندێک شوێنیش بەهۆی خراپی کەشوهەوا کەمتر توانرا مەراسیمەکانی جەژنی ڕەمەزان و جەژنی نۆرۆز و سەری ساڵی کوردی پیرۆز پیاخۆت ئاهەنگی فراوان و کۆبوونەوەی قەرەباڵغ و هەروەها جلی ڕەنگا و ڕەنگی کوردیش لەبەر بکرێت. لە ڕۆژهەڵاتی کوردستان نەورۆزانی پێشوو ئاهەنگی گەورە و فراوان و کردنەوەی ئاگر و هەڵپەڕکێی کچان و کوڕانی کورد هێندەی تر جەژنی نەورۆز و جەژنی ڕەسەنایەتی کوردی گەشاوەترە کرد. ئەم ساڵ بارودۆخێکی جیاواز هەیە لە هەندێ گوند و لە هەندێ ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان یادەکە بەرزی پیرۆزڕای گیراوە، بەڵام بۆی خراپی کەشوا و دۆخی کە هەیە نەتوانراوە لە هەندێک شوێن هاوڵاتیان بتوان مەراسیمی گەورە ئەنجام بن بۆ هیوایی کە ڕۆژانی ئایندە ڕۆژانی هەم کەشوهەوا خۆش بێ، هەم جەژنی خۆشی و ئازادی و سەرفرازی بێ بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. لە ڕۆژاوی کوردستان مەراسیمەکانی جەژنی نۆرۆز بەرزی پیرۆز ڕایگران هەندێک لە بۆنەکانی ژاخود ئەوە هەنگانی کە بڕیار بۆ ئەنجام بدرێت خراوەتە 24ی سێ واتە 4 ڕۆژی تر مەراسیمەکانی نەورۆز لە ڕۆژاوی کوردستان بۆی خراپی کەشوهەوا ئەنجامەدرێن. لە باشووری کوردستانیش لە زۆربەی شار و شارچیەکان بەبێ ئەوەی کە قەرەباڵغی و کۆبوونەوەی خەڵکی بە فراوانی هەبێت تەنها کردنەوەی ئاگر هەبوو، نەیان هێشت نەورۆز بەبێ کردنەوەی ئاگر تێپەڕ بێ. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش باسم کرد لە باکووریش بڕیارە ئاهەنگ و مەراسیمی جیاواز بەڕێوەچێ ئەمساڵ مەراسیمەکانی نەورۆز لە باکووری کوردستان بەبێ جەنجاڵی پۆلیس و ڕاکە و بەکارهێنانی پۆلیسی چالاکی مەدەنیەکان و ئاوپرژان و گازی فرمێزرش ئەگەری هەیە بۆنەی گەورە لە باکووری کوردستانیش بەڕێوە بچێت. سەبارەت بە جەژنی ڕەمەزانیش خەڵک لە دوای 30 ڕۆژ تاعات و ڕۆژوو عیبادەت بۆ هیوای کە تاعات و ڕۆژووتان قبوڵ بوو بێ جەژنی ڕەمەزانیان بەڕێ کرد. بارودۆخێکی جیاوازەیە خەڵک دڵە ڕاوکەی هەیە، بەڵام بەگشتی ئەوەی کە من بینیم لە بەتایبەت لە پەڕەکانی سۆشیال میدیا خەڵک بە جۆشخرۆشەوە پابەندی خۆیان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بە پیرۆزکردنی جەژنی ڕەمەزان هەروەها هەستی نەتەوایەتیشیان تا ئەستێکی زۆر بە بەربڵاوی نیشاندا بوو بە پیرۆزبایی سەری ساڵی کوردی و جەژنی نۆرۆز. بینەرانی کورسانیویست پەیوەست بەو دۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە جەنگ و ئاڵۆزیەکان پەرسەندەکان بەردەوامن سەرڕایەوەی کە تا ئاستێک وا هەستەکرێت کە بۆردومان و هێرشەکان بۆ سەر ئێران کەمتر بوو بێتنەوە، بەڵام زانیاریەکان لە ناوخۆی ئێران ئاماژە بۆکەن کە لە بەشێکی زۆر لە شارەکانی ئێران بەتایبەت لە ئەسفەهان، لە تاران، لە کەرەج لە ماوەی 24 ساعتی ڕابردوو بە دیاریکراوی لە نیوەڕۆی ئەمڕۆ تاکو ئێستا دەنگی تەقینەوەی بەهێز بیستراوە بەتایبەت لە دوای سەعات 8 بە کاتی هەرێمی کوردستان 8:30 بە کاتی تاران دەنگی تەقینەوەی بەهێز لە باکووری واروها ڕۆژئاوای تاران بیستراوە. هەروە لە ئەسفەهانیش دەنگی چەند تەقینەوەیکی بەهێز بیستراون کە دەنگی بۆردومان بووە. بەرەبەیانی ئەمڕۆژ بە شێوازێکی یاخود بە شێوەیەکی چڕ و پڕ بەشێک لە پارێزگاکانی ئێران بۆردومانکان لە عێراق کە کەوێتە بینی هەمەدان، تاران، قوم، هەروەها تارانی پایتەختی ئێران و هەروەها لە باشووری ئێرانیش بۆردومانی چەند بنکە و پێگە و بارگایەکی سوپای پاسداران و دەستگای هەواڵگیری ئیطلاعات هەبووە کە زیانی زۆر بەو شوێنانە گەشتون کە بۆردومان کراون. و هەروەها لە تازەترین پێشهات سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە، هەروە ئێرانیش بە فەرمی پڕڕاستی کردەوە بە ڕسمی ڕایگەیاندووە کە وتەبێژی سوپای پاسداران لە بۆردومانەکانی بەرەبەیانی ئەمڕۆ کراوەتە ئامانج و کوژراوە. واتە وتەبێژی سوپای پاسداران کە وتەبێژی ڕسمی ئەو سوپایە بوو بەرەبەیانی ئەمڕۆ کراوەتە ئامانج لە تاران و هەروە میدیای فەرمی ئێرانی میدیای ڕسمی ئێرانیش بڵاوی کردەوە کە پڕڕاستی کردەوە کە وتەبێژی سوپا کوژراوە. لە بەرامبەردا هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی کەندا و بەردەوام و لە 24 ساعتی ڕابردوو هێرشیشە بوو بۆ سەر هەرێمی کوردستان بەتایبەت بە هێرشی موشکی بۆ سەر قەزای یاخود ئیداری سەربەخۆی سۆران لە شەوی ڕابردوو، هەروە بۆ باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی لە نزیک گوندی زەرگوێزەڵا. بەڵام هێرشەکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامیێران بۆ وڵاتانی کەندا و بەردەوام بووە کوێیت، بەحرین، قەتەر، ئیمارات، سوعودیە بە موشک و درۆن کراونەتە ئامانج. لە هەمان کاتدا هێرشی پچڕی موشکیشە بۆ سەر ئیسرائیل. گرژیەکانیش لەسەر سنووری ئیسرائیل لەگەڵ حیزبۆڵا تاکو ئێستا بەردەوامە
و حیزبوڵڵا بەردەوامە لە ئاراستەکردنی موشک و درۆنی خۆکوش بۆ باکووری ئیسرائیل و لە هەمان کاتدا بە بەردەوامی هێزی ئاسمانی ئیسرائیل بەسەر باشووری بەیروت و هەروەها باشووری لوبنان سوڕێتەوە و چەندین بنکە و پێگەی حیزبوڵڵای کردووەتە ئەمە. سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێک وێنەی ئێستا ڕاستەوخۆی بەیروت و هەروەها تەل ئەبیب یاخود قودس کە دوێنەی جیاوازن. ئەم وێنەی بەیروت لە گۆشەیەکی تری شاری بەیروتەوە وەرگیراوە پێشتر لە ئەو بەشەوە وەرگیرا بوو کە پێی ئەوترا زاحیەی بەیروت یاخود کەناراوەکانی بەیروت کە کەوێتە باشووری بەیروتی پایتەختی لوبنان و بەهۆی هێرش و بردومانەکانەوە خزمەتگوزارەکان لەو ناوە بە تەواوەتی پێکیان کەوتبوو ئاو و کارەبا بە دیاریکراوی شەوان کە سەیرتەکرد تاریکستان بوو چەند گڵۆپێک لە دوورەوە ئەدرەوشانەوە ئەگینا هیچی تر نابینی بەڵام ئەمەی کە ئێستا هەیە ئەمە بەیروتی حەقیقی بەیروتی بەبێ حیزبوڵڵایە واتە و کەرتی کە حیزبوڵڵا دەسەڵاتی نییە بەسەریا زیاتر حکومەتی لوبنان و زیاتر مەسیحی نشینیشە ئەم بەشێتی بینی ئاوەدان و هەروەها کارەبا و باڵەخانی بەرز و جموجوڵ هەیە بەڵام بێگومان باشووری بەیروت تا ئێستش دۆخێک سەختی هەیە. ئەو وێنەی دیکەش قودسی پیرۆزە کە ئێستا لەژێر دەسەڵاتی ئیسرائیلایە بێگومان لە ماوەی ڕابردووی ئێران چەند جارێک قودسی کردوتە ئامانج با پێی وتێ و بڵاوکراوەکانی سوپای پازارەمە بەس لە بردومانکردنی قودس بنکە و بارگا سەربازیەکانی سوپای ئیسرائیل بووە نەک ناوچەی نیشتەجێبوون بەڵام هەمیشە سوپای ئیسرائیل هەڵێت کە ئەو بردومانانی ئێرانی کاتە سەر قودس و سەر تەل ئەبیب ناوچەی نیشتەجێبوو نەگرێتەوە و هەروەها ئاماژە بووەکە کە زیاتر لە 10 هاوڵاتی لە ئەنجامی هێرشەکان کوژراون و تاکو ئێستا سوپای ئیسرائیل پشڕاستی نەکرێتەوە چەند سەربازی لە ناوخۆی ئیسرائیل بۆ هێرشەکانی ئێرانەوە کوژرابێت. ئەوەی ئێستای بینن ئەوە بەیروت گۆڕە ئەگەر کاکاروان ناتوانانی هەردوو بەیروتەکەمان بیتێ بەجیا جا بۆی جیاوازێک ببینن ئەمە بەیروتەکەی ژێر دەسەڵاتی حیزبوڵڵا هەیە واتە باشووری بەیروت ئەبینن نەبوونی خزمەتگوزاری و بەردەوام هێرشی موشکی و هێزی ئاسمانی هەیە ڕووناکیەکمان بینی نازام چی بوو پێچێ لەوێش باران بێ کە شوای بەیروت نازام چۆن ئێستا بەڵام بەیروتەکەی ترمان بینی کە کارەبا و باڵەخانی بەرز و تاستێک ژیان ئاسایی کە زیاتر مەسیحی نشین و هەروە موسڵمانان سوننە نشینن ئەمە هەردوو بەیروتە بەیروتی تاریک باشووری بەیروتە حیزبوڵڵا لەوێ دەسەڵاتی هەیە و ئەمە لە ساڵانی لە سەرەتای هەشتاکان و لە کۆتای هەفتاکانەوەی تە حیزبوڵڵا لەوێ بۆتە پێگەی ئەوان دروستیان کردوە لە ئەنجامی ئاوارەبوونی لە باشووری لوبنانەوە لە ئەنجامی شەڕی لوبنان و ئیسرائیل ڕوویە هاتوونەتەوە ناوچەیە لە نزیک بەیروت لە نزیک فڕۆکەخانەی ڕەفیق حەریری ئەو ناوچیان بۆ خۆیان دروست کرد ناوەندی سەرەکی چالاکیەکانی حیزبوڵڵا لە ڕووی ئەعلامی دارایی سەربازی و ئەمنی و سیاسیەوە و زۆربەی بەرپرسەکانی حیزبوڵڵا تەنها لە ساڵی 2024 زیاتر لە 35 سەرکردەی باڵای حیزبوڵڵا لە باشووری بەیروت کرانە ئامانج لە بەیروتەکەی تری ژیان تا ئەستێک ئاساییە کاریگەری هەیە چونکە نزیکەی 250,000 کەس لە باشووری بەیروتەوە ئاوارەی باکوور و ناوەڕاستی بەیروت بوون و لە چەند ڕۆژی ڕابردوو چەند هێرشتێکی ئیسرائیل ژەبوو بۆ ناوەڕاستی بەیروت کە پێی وابوو بەشێک لە سەرکردەکانی حیزبوڵڵا لەوێ خۆیان حەشارداوە. ئەوە دوو وێنەی جیاوازە ناوچەی شەڕ و ئەو بەشێکی کارەبانیە حیزبوڵڵایە کە وەلای تەواوی یاخود پاشکوێتی تەواوی بۆ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران دەربڕیوە و ئەو بەشەی دیکەشی لەژێر دەسەڵاتی حکومەتی لوبنانە بە گشتی لوبنان لە دۆخێکی سەختی داراییشایە لە 2019 ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی بۆ کۆرۆنا هێندەی تر باردۆخی سەخت کرد و لە 2021 بەهۆی تەقینەوەی مەرفای بەیروت بەندەری بەیروت زیانی گەورە بە بەیروتی پایتەختی لوبنان کەوت بە تەواوەتی ئابوووریەکەی شەلەل کرد و بۆ هۆی ئەوەی کە قەیرانی ئابووری لە وڵاتە زیاتر بێ ئێستا وردە وردە ئێوێ ژیان و دۆخی ئابووریەکەی ئاسایی کاتەوە. لەسەر ئاستی جیانیش کاردانەوەکان سەبارەت بە جەنگی ئیسرائیل و ئەمریکا دژی ئێران بەردەوامە. دۆناڵد ترامپ بەهۆی هەڵوێستەکانی ناتۆ ڕاگەندراوێکی بۆ ئاماژە بووە کات کە هاوپەیمانەتی ناتۆ جگە لە نووسراوێکی کاغەزی چیتر نییە و هەڕەشێوا کە دەڵێ ئەمەتان بەسەرەوە نەچێ بە کورتی و بە پوختی ئێوە لەگەڵمانە نەبوون منیش لە ئایندا هەڵوێستمە بێ بەرامبەرتان و ئەمە ڕێکخراوێکە پێویست ناکە ئێمە ئەو هەموو خەرجیەوە تایە بەکاربێنین
و لە شەڕی ئۆکراین لەگەڵ تانابووین ئێمە نەبووینایە رووسیا مەترسی گەورەی لەسەر ئۆکراین و لەسەر ئەوروپا دروستە کرد و لە ئێستا ئێوە جۆرێک لە بێ هەڵوێستی و بێمنێتیدان هەیە منش لە ئایندەیە حەق و حسابی ئەم بارودۆخەتان لەگەڵەکەم پێشتریش بڕیارما کە خەرجەکانی ناتۆ زیاتر کردتان بەڵام پێچێ خەرجی زیاتری نێو ناتۆ لەلایەن ئەمریکاوە بێهودە بێ و پێویست نەکا ئێمە ئەو هەنگاوە بنین ئەمە لە کاتێکدایە کە دۆناڵد ترەمپ لە هەفتەی ڕابردوو لە ئەنجامی داخستنی گەروی هورمز کە نرخی نەوت بەرزبوونەوەی بێوێنەی بەخۆی بینی بوو فشارێکی زۆری نێودەوڵەتی و ناوخۆی لەسەر ترەمپ دروست بوو ئاماژەی بۆ کرد کە ئەمریکا سوود لە گەروی هورمز نابینێت پێویستی بەوە نییە زۆر تەرکیزی لەسەرەوە بێ گەروی هورمز ئاسایە بێتەوە یاخودنە ئەوە چین و کۆریا و یابان و وڵاتانی ئەوروپا و بەریتانیان کە پێویستیان بە گەروی هورمزە فەرمونون ئەوە ساحەکە چۆڵە و کەشتی فڕۆکە هەڵگر و هێزی سەربازی بنێرن چیش بە من کرا پێویستان بە ئێمە بوو لە خزمەتانە گەرنا وەک ئەمریکا بەلامانەوە زۆر گرنگ نیە بێگومانە و بارودۆخانەی هەیە پێویستی بۆیە هەڵسەنگان و شیکارێکی وردی بۆ بکەین و بزانین ئایندەی شەڕ و جەنگ لەم ناوچەیە بەکوێگات لەگەڵ دکتۆر میرا حسەین مامۆستای زانکۆ لەسەر ئەم پرسە گفتوگۆی زیاترەکەم کاکتۆر بەخێر بێ زۆر سپاس پیرۆز بێ نەورۆزی پیرۆز بێ ڕێز و سڵاومان هەیە بۆ بینەرانی کورسات و پیرۆزبایی گەرم ئاراستەی هەموو گەلی کوردەکەم بە بۆنەی جەژنی نەورۆز و ڕەمەزانی پیرۆزەوە و هیوادارم کوردانی هەر چوار پارچە سەلامەت بن و دوور بن لە کاریگەریەکانی ئەم جەنگە. زۆر بەخێر بێ دووبارە جەنگ 21 ڕۆژی تێپەڕێنێ باڵای ئەکرێ بڵێن نزیک بوونەتەوە لە کۆتایی جەنگ یاخۆت هێشتا ئامانج و ئەوەی کە ئەمریکاوی ئیسرائیلیانوێ ماویانە بەدەستی بێن و درێژاکێش بەڕای من ئەگەر بەو پلانە کورتخایەنی کە ئەمریکا دایناوە بەڕای من مانگێ بە مانگونیکی تر پێچێ یعنی هێشتا چاوەڕێی زیاتر بین کە ئەم ئاڵۆزیە بەردەوام بێت ئەگەر بە پلانە کورتخایەنەکەی ئەمریکا بێت و ئەمە کورتخانەکەی مانگێ مانگونیەکی بەڵێ لەبەرەوەی کە بانکی ئەوەی کە پێیانەوەترە بانکی ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ئێران زۆر لەوە بەرفراوانترا ئەم ئامانجانە چین کە پێویستی بۆ بێژ جەنگ درێژە بکێت دۆسی ئەتۆمیە تا ئەستێک ئەمریکاوی بەڕاستی خۆی ئامانجەکانی هەردوو لە جۆرێک لە جۆرەکانی جیاوازێەوە لە ماوەی 21 ڕۆژی ڕابردووە بۆمان دەرکەوتووە کە ڕۆژ بە دوای ڕۆژاومان بۆ سلمێت کە جۆرێک لە جیاوازی هەیە لە دیدگای هەردوو لا سەبارەت بە لێدانەکان ئەم هێرشەی سەر ئێران ئیسرائیل و ئەمریکا زۆر جیاوازە دیدگایان سەبارەت بە ئێران و داهاتوی ئێران و تەنانەت لە ئامانجەکانیشیانە جۆرێک لە جۆرەکانی ئەمریکا لەگەڵ ئەوایە تەنها دامەزراوەی ئەمنی و سەربازەکان بکرێنە ئامانج سەرانی دەوڵەتی ئێرانی بکرێنە ئامانج بەڵام ئیسرائیل لەگەڵ ئەوایە کە هەموو دامەزراوەکانی ئێران بە سەربازی و بە وزە و بە ژێرخانی ئابوووریە بە مەسیەوەی کە ئێران بە تەواوەتی بڕخێت. ئەوترێ ئێران هێشتا قووەت و هێزی ماوە و ئەم جەنگە کاریگەری نەکردووە لە سیاسەتی ئێران لە ناوخۆی وڵاتەکە لەسەر ئاستی بەرپرسانەوەی هێرشەکانیش بۆ دەرەوە تا چەند ئەمە قسەیەکی واقعی منطقیە لە ڕووی مەیدان و لە ڕووی سیاسەتیشەوە نەخێوادیە بەڕای من کاریگەری زۆر خراپی کردووەتە سەر بارودۆخی ئێرانە و ئەم کاردانەوەکانی ئێران ئەو واسەل بێدێت کە ئێران لە بارودۆخێکی باش نییە. بەڵام هێشتا بەردەوامە لە بەکارهێنانی شەک و درۆ هێشتا ئەمە نیشانی قووەتی ناتوانی بڵێ ئێران هەموو هێزی لەدەستداوە بەڵام دەتوانم بەشێکی زۆری هێز و تواناکانی بەڵێ کاریگەری زۆر خراپیە بوو لەسەر بارودۆخی ئێرانە و ئەکرێت ئەم لێکەوتەکانی بۆ تەنانەت ئەگەر جەنگیش ڕاوەستێت و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران وەکو خۆی بمێنێتەوە بەڕای من کاریگەرەکانی و لێکەوتەکانی زۆر درێژمە و دابن لەبەرەوەی کە ئەوەی دەبینیت جۆرێک لە جۆرەکانی بەشێکی زۆر لە پێگەکانی حکوومەت ئەوەی کە دامەزراوە ئەمنیەکان بە تایبەتی و بەشێک لە
ئەوەی کە پێوترێ دامەزراوەی خزمەت گوزاری یان نەوتیان وزە کرادەتە ئامانج وە زەحمەتە ئێران بەم ئاسانیە ینی بچێتە قۆناغێکی ترەوە یان هەستانەوە بەخۆستانەوە بڵێ. سبار بە دۆخی عێراق دکتۆر لە ماوەی ئەم 21 ڕۆژەیە عێراق ڕوبەڕووی دوو جۆر هێرش بۆتەوە، هێرشی ئیسرائیل و ئەمریکا، هێرشی ئێرانیش لەناوخۆی عێراقەوە بۆ سەر هەندێ بنکە و بارگای هاوپەیمانان و هەرێمی کوردستان و عێراقیش تا ئێستا هەڵوێستێکی ڕوونی نییە ئەوەی کە هەیە هەردوو لا ئیداناکە. ئەمە بە کوێمانەگەێنێ بەتایبەت لەم دۆخی عێراق کە حکوومەتێکی کاربەڕێکرد هەیە و نەتوانراوە حکوومەتی نوێ پێک بهێنرێت. بەڵ لە حاڵی حازرە تۆزە بە بچینەوە بۆ ئێران چکە بابەتەکە پەیوەستە بە ئێرانەوە ئەوەی کە ئێران ئەیکات یعنی یەکێک لە گۆڕەپانەکانی جەنگی ئێران تەنها ناوخاکی ئێرانە نییە. ئێران کارتێک بەکاردەهێنێت چەندین کارتی هەیە وەکو یاری لەگەڵاکە یاری لەگەڵ ئیسرائیل و ئەمریکاکە. یەکێک لە کارتەکانی زیندووکردنەوە یان چالاکردنی پرۆکسیەکانە تێدی باڵە چەکدارەکانی ئێران لە دەرەوەی خاکی ئێران بنوونە لە عێراقا لە لوبنانە ئەکرێت لەواتێ لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە حوسەکانیش بێنە ڕیزەوە. ئەمە بە ئامانجی ئەوەی کە 2 تا 3 گۆڕەپانی تازە ئەوەی کە بەڕێز باسی ئەوەیەوە کرد کە باسی ئەوەت کرد لە لوبنانە ڕووداوە کردنەوەی گۆڕەپانێکە بە مەبستی ماندووکردن یان مەشغوڵکردن. ئیسرائیل و ئەمریکا بەمە ماندوو بکەن بە پێی ئەوەی ئەم چەند ڕۆژەیە خود لە دوای 2023 و شەڕی 7 ئۆکتۆبەرەوە بەڵێ توانیوان ئیسرائیل و ئەمریکا هەراسان بکەن لاوازی بکەن بەرەی جەنگەکان کە کاتەوە ئێران سەرکەوتوو بێتە. ئەمە جەنگی ئێرادەیە، ئەمە جەنگیەکە جەنگی ئێرادەیە کامیان ئێرادی سەرەکەوێت. ئایا ئێرادی ئێران و باڵەکانی سەر دەکەون یان باڵی ئێرادەی ئیسرائیل بەتەنیا و ئەمریکا بەتەنیا. وەکو پێشتۆزێک باسی ئەوم کردووە لە ئامانجەکانە جیاوازن. ئامانجی کۆماری ئیسلامی ئێرانە لە ئێستایان مانەوەیە. ئامانجی ئەمریکا گۆڕینی سیستمی حکومڕانیە لە ئێرانە. ئامانجی ئیسرائیل شتێکی دیکەیە کە دەکرێت لەواتە دابەشکردنی ئێران بێ یان لاوازکردنی ئێران تا ئاستی لە ناوبردن بڕوات. ئەم سێ بۆ چوونە و یان سێ ویست و ئامانجە ئیرادەیەوێت کام ئیرادە بەهێزە بێت و سەرکەوتووە بێت لە کۆتایی. تا ئێستاەوەی کە دیارە چۆنە هاوسەنگەکە یان بەلای کیا زیاتر لا سنگ بووە؟ ئێرانی پێش 2020 بینەوە بەرچاوی خۆمان پێش کوژانی قاسمی سلێمانی ئێرانی ئێستا ناڵێن دوای قاسمی سلێمانی دوای 7 ئۆکتۆبەر هەموو هاوسەنگیەکانی ڕۆژهەڵاتی ناڕاستی گۆڕی و کاریگەری زۆر خراپی هەبوو لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوڕاستە. دەتوانین بڵین ڕووداوی 7 ئۆکتۆبەر کە لە کەرتی غەزە ڕوویدا دوو هەم گەورەترین ڕوودا بوو پاش شۆڕشەکانی بەهاری عەرەبی کە زۆر گۆڕانکاریی زۆر بەهێز بوو و لەم ڕووداوە کۆمەڵێک لایەنی باڵەکانی ئێران لاواز کران یان تا ئاستی مرگ بران. بۆ نمونە بزوتنی حەماس هیچ هەڵوێستێکی نییە دەتوانین بڵێن لە ناو براوە و حوسەکان تا ئاسێکی زۆر لاواز کراون و دەبینیت حزب الله لوبنانیش زۆر لاواز بووە بەڵام بە واتای مانەوە ماونەتەوە و دەتوانن بناوەرە بکەن. لە ئێستا لە ناو باڵەکانی ئەگەر تۆ بەراوردێ بکەی لە نێوان باڵەکانی ئەو باڵە سەربازەکان عێراق بەهێزترین گۆڕەپانێتی ئەگەڕێمەوە بۆ پرسیاری کە بە ڕێزت کردوتی بارودۆخی عێراق هێشتا حوسەکان دەستی پێ نەکردووە لە ئێستا هێشتا ئێران بەست بەکارێناویان نایێنێ لە شارزان ئەڵێن حوسیەکان لەبەرەوەی لێ ڕووی مەسەبی شیعەوە جیاوازترن لەگەڵ ئێرانەکان و هەروەها بارودۆخی جیاوازیان ئەکرێ
گۆڕانکاریێک لە بیر و بۆچوونیان نەخێوانیە من بەڕای من ئێران ئەمە بۆ قۆناغێکی تر بەکاری دەهێنێت چاوەڕوانی ئەوە دەکات ناوێت هەموو کارتەکانی بێ لێک کاتێکا بەکاربێنێت ئەکرێت ئەوە بەکاربهێنرێت و ئەکرێت باڵە چەکدارەکانی ناو عێراقدا لێڤڵی هێرشەکانیان و کاردانەوەکانیان بۆ بەرگریکردین لە کۆماری ئیسلامی ئێران زیاتر بکرێن ئەمەش حکوومەتی عێراقی بینی ئیحراجێکی زۆر گەورە کردووە چونکە ئەم گروپە چەکدارانە هەمویان بەشێکن لە دەتوانم بڵێم بەشێکن لە دامەزراوی حەشدی شعبی و پڕچەک دەکرێن لەلایەن حکوومەتی عێراقیەوە و موچە و هەموو امتیازاتێکیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە وەردەگرن لە بەرامبەریشدا حکوومەتی عێراقی وەکو دەوڵەت پابەندە بەرامبەر بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و پابەندە بە ڕێکەوتنامی ئەمنی هەیە لەگەڵ سۆفا لەگەڵ ئەمریکا واتە حکوومەتی عێراقی ناتوانێت بە تەواوەتی دەستبەرداری دژی ئەمریکا بوەستێت و ناشتوانێت دەستبەرداری ئەم گروپانە بێت چونکە دەستبەردارکردنی گروپانەیان محکومکردنی کردارەکانی ئەم گروپانە واتە دەڵێیت حەشدی شعبی بە تەواوەتی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی نەماوە یان بە کارەکانی لەژێر فەرمانی حکوومەتی عێراقییان نییە بۆیە حکوومەتی عێراقی چارەنووسی عێراق چی لێت لەم دۆخە ئەتوانێت هەر ئەم لا بگری و ئەو لاش تا سەر ئەمە بە بڕای تا سەر ئەمە بەردەوام نابێت و ئەوەیش دەبینین ئەمریکا و ئیسرائیل هاتوون لەسەر خت و بە وردی بردومانی کۆمەڵێک سەر بارەگا و بنکەی حەشی شعبی دەکەن لە کەرکووک لە خورمات و لە قائب لە جرف سەخر لە باشوور لە هەموو شوێنێکا وە سەرکردەکانیان نەکردنە ئامانج و ئەکرێت لەوە پێچە کەسی سیاسیشی بچنە ڕێزی ئەوانی کە بە ئامانج دەگیرێن ئەمە وەکو وتم ئەکرێت لە داهاتووە ئێران بەشتی ژەڵێن گروپە جەکدارەکانی عێراق دەستەگرن بەسەر دامەزراوەکانی حکوومەتی عێراقەوە ڕۆڵی سەرەکی گەڕن و حکوومەت بە تەواوەتی هیچ دەسەڵاتی یەکێکە لە ئەگەر تا چەند ئەگەی ڕوودانی هەیە وەگەر ڕووبات چ یەکێکە لە سیناریۆکان ئەگەر ڕوو بدات ئەوە کەواتە عێراق بە تەواوەتی دەچێتە خانەی دوژمن و دژمنی ئیسرائیل و ئەمریکا پێ دوای شەڕی پێکاتەکان لە عێراق دروستکە سوننا شیعە کورد و شیعە بەڵێ بە هەمان شێوە بەڵێ یان تەدەخولاتی سووریا بۆ ناو عێراق هێزەکەی ئەمە یەکێک لە و زیندووکردنەوەی داعشش یەکێکە لە ئەگەرەکانی ئەگەر ئەوە ڕوودات ئەمەش وەکو وتم بەندە بە ئاسی بەرەو پێشچوونی شەڕەکە ئێران پەنا ئەبا بۆ ئەوەی کە بە تەواوەتی عێراق تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران ئەمەلی ماوە هیوای ماوە کە بمێنێتەوە ناوێت هەموو کارتەکانی لە ئیستا بە یەک جارێک بەکاربێنێت ناوێت لەگەڵ ئەوەی کە حوسەکان ئەو کارە بکەن هەر بۆ ڕاستکردنەوەی بۆ زانیاری بەڕێستان حوسەکان ڕاستە شیعەی یەمەن هەمویان زەیدین بەڵام حوسیەکان و سەرکردەکانیان جارودین نزیکترن لە دوانزە ئیمامیە وەک لە زەیدیەکان واتە ئەمانە پێک هاتەیەکن لە ناو زەیدیەکان کە نزیکترن لە دوانزە ئیمامی کە ئێران ڕابەرایەتیەکە بابەتی حوسیەکان من وەکو پێم وتووی ئەمە بابەتێکە کارتێکە دواخراوە و زیادکردنی ئاستی هێرشەکانی گروپە چەکدارەکان هەم بۆ سەر دامەزراوەکانی دەوڵات هەم بۆ بنکەکانی ئەمریکا هەم بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر ئەم جەنگە خوا نەکات ئەگەر بەردەوام بێت لەواتێ بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت بەستێت تەسعیدی زیاترێ لەگەڵ بێ هیوابوونی ئاڵۆزیانە زیاتر عێراقەگرێتەوە یا وڵاتانی کەنداوەگرێت یانی بەستمەوەی باشوورەگرێتەوە زیاتریان ئەکرێ خۆراوی ئێران بگرێتەوە ئێران وەکو وتم ئەمە کەوێتە سەر ئاستی تا چەندێ ئێران بێ هیوا بێت لە مانەوە یعنی ئێران
بهیوا بووە لەوەی کە بمێنێتەوە یان کار دەکات لە پێناومانەوە لە پێناومانەوەیە ئێران چەند کارتێکی هەیە بوو نمونە داخستنی یان سنووردارکردنی دەتوانین دانەخراوە بە شێوەیەکی کۆتایی سنووردارکردنی هاتوچۆ لە تەنگەی هورمز یەکێکە لە کارتەکانی دوو چالاکردنی ئەم باڵا چەکدارانی کە نزیکن یان هاوپەیمانن یان هاوسۆزن لەگەڵ ئێرانان ناتوانین بڵێ ئەمانە سەر بە ئێرانن بەڵام لە ڕووی عەقیدەیی و لە ڕووی عەقیدەیە و نزیکن لەگەڵ ئێرانە ئێران هەوڵی ئەوە ئەدات کە بارودۆخێک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهانە دروستکە لە ڕووی ئابووری و لە ڕووی پشێویەوە کە بۆ هەموو جیهانی بسەلمێنێت کە بەردەوامیدان بەم جەنگە هەمووان زەرەرەکەین واتە ئەگەر ئەم جەنگە ڕانەوەستێت و بەردەوامی بێت هەموو جیهان زەرەرەکەین بۆیە پێویستەکە هەموو جیهان فشار بخاتن سەر ئیسرائیل و ئەمریکا بۆی ئەم جەنگە دەست بەجێ ڕابگیرێ بۆ ئەوەی کە هەناسەیەکی ئاشتی و ئارامی و بارودۆخی جیهانی و ناوچەکە باشتر بێت و نرخی نەوتی خاویش و غازیش دابەزێت کە بەهۆی ئەم ڕووداوانەوە بە شێوەیەکی دراماتیکی بەرز ئەگەری هەیە بەردەوام بێت جەنگ لەگەری بەردەوامی جەنگ تا چەند بابەتی وزە فشاری گەورە لەسەر ئەمریکا دروستەکە بەڵێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ قەناعەتی دەستبەرداری هێرشەکانی بە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەخێر بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەڵێ کاریگەریە بێت لەبەرەوەی کە زیادبوونی بەهای یان نرخی نەوتی خاو لەگەڵ غازی سروشتی لە بازارەکانی جیهانە کاریگەری ئەبێت لەسەر هەموو بازارەکانی جیهان بە ئەمریکاشەوە ئەوەشی کە گەورەترین بەڵگە لەو قسانە ئەوە بوو کە ئەو نیوەنگیریەی لە نێوان ئەمریکا کردی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بۆ ئەوەی کە بۆڕی کوردستان ئەوەی کە بۆری کوردستانە بەرەو جیهان بکەوێتەوە کار بەس بە مەبەستی ئەوەی کە بڕێکنەوە بچێتە ناو بازارەوە و فعلەن $2 نرخی دابەزی واتە زیاتر بوو لەبەرەوەی کە پاش ئەوە ئیسرائیل چوو لە پارسیدا بە شێوەیەکی گشتی ئەمریکا لەگەڵ ئەوان نییە چەند جارێکیش ئەم قسەیە لە زاری ترامپ و بەرپرسە ئەمریکەکانەوە کە ئەوان لەگەڵ ئەوان نین شوێنە نەوتیەکانی ئێران بکرێنە ئامان چونکە هەمووان زەرەرەکەن بازاری ناوخۆی ئەمریکا وەکو وڵاتێکی سەرمایەدار و هەزار مەترسی ئەمریکاکەیەتی لەوەی کە کێڵگەنەوتەکانی ئێران بردومانەکە مەترسیە لەسەوەی کە ئێران کاردانەوەی توندی نەبێت یاخود کاریگەری نەوتی ئێران لەسەر کۆمەڵێک بابەتە یەکێکیان ئەوەیە کە ئێران زیادبوونی نرخی نەوتی خاو و غاز هەمووان زەرەرەکەن بە تایبەتی ئەو وڵاتانی کە بەکارهێنەری نەوتی خاوەن و وڵاتە پیشەسازیەکانە دووش وەکو چەند جارەوە دووبارەیەکەمەوە ئەمریکا لەگەڵ ئەوایە کە بەستەنها شوێنە سەربازەکان شوێنە ئەمنیەکان یا سەرکردە باڵەکانی ئێران بکوژرێن و ئەو حکوومەتێکی دیکە یان کەسانێکی دیکە لە ناو خودی حکوومەتی ئێرانە دروست بن بتوانێت مامەڵیان لەگەڵا بکات و بتوانێت ئەمریکا سوود لەو بارود سامانە نەوتیە زەبەلاحی کە ئێران هەیەی بەڵام ئیسرائیل ئەوەی کە بە ئامانجگرتنی کێڵگەی پارس ئیسرائیل بۆ ئەمریکا نەبوو و تەنانەت کە لێدانی دورگەی خارک کە دورگەیەکی استراتیژی نەوتیە بۆ ئێران تەنها لە شوێنە ئەمنیەکانی ناو ئەو دورگەی دراوە شوێنە نەوتیەکانی نەکراوەتە ئامانج ئەمە هەمووی ئەمە کۆکردنەوەی ئەم زانیاریانەوەمان بۆ دەرەکەێت کە جۆرێک لە جۆرەکانی جیاوازی هەیە لە بۆچوونەکان بەڵام ئەم بە شێوەیەکی گشتی ئەمریکا لەگەڵ ئەوە نییە کە دامەزراوە نەوتیەکانی ئێران بکرێنە ئامانج و لەگەڵ ئەوان نییە نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهان بگاتە ئەو ئاسەی کە بگاتە سەر و 190 و ئێران ینی گرە لەسەر ئەوە دەکات کاڵێ جیهان
وەزیری خارجی ئێرانی زۆر ڕۆنی وتی ئەگەر ئەم جەنگە بەردەوام بێ بەرمیلێک نەوت ئەگاتە $200 ئەو کاتە جیهان با بزانن چی ڕۆدا ئەگەر ئێمە چ بازێکەدا ترسێ بەڵام ترمپ زۆر بەڕوونیەڵە ئێمە وڵاتێکین لە ڕووی وزەوە بەهێزین ئێستا هەناردەکاری نەوتین ئەمریکا ڕوئیا کاتێ زیاتر چین و ئەوروپا وەکو پێداویستی مەترسیان هەیە وەکو پێداویستی ئەمریکا پێویستی بە وڵاتانی کەنداو نییە چکە بژاردەی تری هەیە بژاردەی بۆ نمونە ڤێنزوێلای هەیە وڵاتی دیکەی هەیە مەکسیکی هەیە وڵاتی ترێمە بۆ نووسە کۆمەڵی وڵات هەیە نەوتی بۆی خۆشین کۆمەڵێ وڵاتێکی بەرهەمهێنەری نەوتە خۆی گەورە بەڵام چێ زەرەرمەند دەبێت بەرزبوونەوەی بەهای دۆلار عفو نەوتی خاو لە بازارەکان ئەبێتە گرانبوونی بنزین گرانبوونی سوتەمەنی لە ناو ئەمریکا ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە گەورە سەرمایەدارەکان و پیشەسازیەکانی و شارە پیشەسازیەکان زەرێکی زیانی گەورە بگرن ناتوانێت پێم وانە پاڵپشتی کراودانێ بۆ وزە لە ئەمریکا خۆزێکی ترە بڕون بەڵێمە لە فرۆشی نەوت بەوەی بەرزی نرخەکەی و پارێکی باشمان دەسەکەوێت مەبەستیەوە ئەتوانێت بۆ پاڵپشتی بەکاری غازی سروشتێ لە ساستی یەکەم یەکەمی هەیە زیاتر بە وڵاتە سوشالیستەکان ئەکرێت ئەمە زیاتر ئەم بابەتی پاڵپشتییان بەڵام محکومین هەموو جیهان محکومە بە تایبەتی وڵاتە سەرمایەدارەکان محکومن بە نرخی نەوتی خاو و غازی سروشتی هەردووکیان بەیەکەوە بەس نەوت نییە غازی سروشتیشە کە هەموو ئەوروپا پشت بە غازی سروشتیە بەستێت بۆیە جۆرێک لە جۆرەکانی ئەمریکا لە هەوڵی ئەوایە دەرفەت بدۆزێتەوە و هەرێمی کوردستانەوەی کە و ڕێکەوتنامی کە کرا ئەوە دەرفەتێ بوو زۆر جار هەیە باسەوە کرێت کە چاپۆشی لە هەناردەکردنی نەوتی ڕووسی دەکرێت و چاپۆشی لەو سزایانە دەکرێت کە مەمەڵسی ئەوەی کە نەوت زیاتر بچێتە بازارەوە ئمڕۆ باسی هەواڵێکی تازە هەیە ئەمریکاڵە لە چاپۆشی تەنانەت لە ئێرانی شەکەین نەوتی خۆی بفرۆشێت بە زۆرێک لە زۆرەکان بەس بۆ ئەوەی کە بەهای یان نرخی نەوتی خاو و غاز دابەزێت لە بازارەکان چکە بەپێی ئەم بارودۆخی کە ئێستا لە ئارادایە جەنگی وزە هاتۆتە پێشەوە ئەوش ئێران گرەوی لەسەر دەکات گرەوت لەسەرەوە دەکات کە هەموو جیهان زەرر کە زیان بکەن و بگەنە ئاستێکەوە کە نەتوانن تحملی ئەم بارودۆخکردنەوە کە یعنی ئەگەر زۆر وردی کەیتەوە لەسەر بارودۆخی تەنانەت هاوڵاتێکی هەرێمی کوردستانیش کاریگەری ئەم جەنگ و بارودۆخەشی لەسەر بوو لەسەر گرانبوونی سوتەمەنیە لەسەر نەمانی غازی ماڵانە کەلوپەل هەموو گران بووە ینی واتە لە هەرێمێکی کوردستانی بچووکایە کاریگەریەکانی زۆر بووە و وەلێکەوتەکانی زۆرن لەسەر هەرێمی کوردستان و ئەو قەیرانانی کە دروست بووە چاوەڕێی قەیرانی زیاتر بکەین بەڵێ شوی جەژنە با زۆر نەسمەوردەکاری وازی لێ بچینە سەر دۆخی ناوخۆی ئێران بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان دۆخەکان لێ چۆنە بینی وەکو وتم ئەمە بەدە بەرەو پێشچوونی ڕووداوەکانەوە ئەمریکا و ئیسرائیلیش گرە لەسەر ئەو بابەتاک دەکەن کە لە قۆناغێکی داهاتووە دانیشتوانی ئێران بە تایبەتی لە ناو تارانەوە خۆپیشاندانێکی هاوشێوی خۆپیشاندانەکانی ساڵانی ڕابردوو ینی ئیم ساڵ دەست پێ بکاتەوە و کەمایەتیەکانیان پێکهاتنەتەوەییەکانی ئێرانیش دیسانەوەوانیش ڕاپەڕی بکەن و جۆرێک لە جۆرەکان ئەوان فشارێکی ناوخۆیی لەسەر ئێران دروستکەن دەکرێت گۆڕانکاری ڕووبدات ئەمەش بەندە بەوەی کە تا چەندێک کۆماری ئیسلامی ئێران ئەتوانێت بەرگەی بەردەوامی ئەم جەنگە دەگرێت وایە ئەو ئامرازانی کە گرێویان لەسەر دەکات سەرکەوتوو بن یا سەرکەوتوو نەبن باش لە سەر ئاستی ناوخۆ ئێران بەشی زۆی سەرکردەکانی لە دەستاوەی کە دۆناڵد ترەمپ ئەڵێ بەڵام
جێگرەوەشی دەستنیشان کردووە. ئەم چارەسەرکردنی برینی ناوخۆیە لەلایەن ئێرانیەکانەوە چارەسەرکردنێکی حەقیقیە یاخود بەس لە فافێکەوتی پێچراوە. تا ئێستا هیچ لە بارودۆخی ئێران نەگۆڕاوە ناوخۆی ئێرانەوە باقییانە قسە بکەین، بەڵام تا چەندێک لە ناو ئێرانە کاریگەریە بوو بەڵێ کاریگەری هەبووە، بەڵام وەکو پەکی نەکەوتووە لە ئەنجامی ئەم کوژرانی ئەم کۆمەڵە سەرکردە سەربازی بەڕاهبەریشەوە هێتا ئێستا پەکی نەکەوتووە و بەردەوامە و لە 28 لە یەکەم ڕۆژی جەنگەوە تەنها و تەنها دەتوانین بڵێن ژماری موشکەکانیان ڕوو لە کەمی ئەکات و ئامانجەکانیشیان گۆڕانکاری بەسەردا هاتوو، بەڵام هیچ گۆڕانکارێکی ئۆتۆڕی نەداوە. ئەکرێت ئەمە لێکەوتەکانی دواتر بیبینین یان لە چەند هەفتەی داهاتووە ئەگەر بۆ نمونە ئەوەی کە پلانی بۆ داڕێژراوە کە لە دامەزراوەکانی ئاو کارەبا و پرد و پاڵاودگەکان و نەوتیش بدرێت ئەمانە ئەگەر ئەوانە لە ناو بران ئایا ئەم سەرکردە تازانە ئەم سەرکردانی کە جێگرەوەی بۆ سەرکردەکانە دەتوان لە ئاسی بەرپرسیارەتیە بن، ئایا ئەگەر پلانی ئەم سەرکردانە چی دەبێت بۆ بارودۆخێک ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستانە ڕاپەڕین ڕوودا لە چۆن مامەڵی لەگەڵ ئەم خۆپیشاندان بن لە ناو خۆی تارانە چی ڕۆدات، ئەمە بەندە بە ڕووداوەکانی داهاتەوە. بەڵام ئەگەر بڵێ بەتەواوەتی وەکو خۆیەتی نا بە دڵنیاییەوە لەبەرەوەی کە کۆمەڵێک سەرکردی زۆر باش و دەتوانم بڵێم بەرهەمی شۆڕشی ئیسلامی ئەمانە هەموویان سەرکردەی بیدایەتی شۆڕشی ئیسلامی کە کوژراون و کۆتاییان پێهێنراوە. نەوەی دووەم حازرە بۆ جێگرەوە سیستمێکی 50 ساڵی باوەڕ ناکەم بە کۆمەڵێک کەسەوە بەسرابێتەوە. حتمما کۆماری ئیسلامی ئێرانیش دەوڵەتێکە 50 ساڵ حکومڕانی هەیە و ئەزمونێکی گەوری هەیە و ئەمانەش هەمویان دەتوان بڵم لە تەمەنێکا بوون، ئەکرێت ئەمانە هەر بە سروشت کۆچی دوایی بکەن، بژاردی ئەوەی داناوە، بەڵام بەم شێوازە و بەم قەبارەیە ناتوانین بڵێن شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو چاڵنجانە و ئاڵنگاریانی کە ڕوێدا لەو باوەڕدا نیم. ئەم سەرکردانی کە هاتوون و جێگرەوەیان هەبێت هاوشێوەی ئەوانی دیکە بن، بە تایبەتی ینی تەنانەت لە خودی شەخسەکانی ئەوانەی کە بوون بە ڕابەڕی شۆڕشیان ئایەت الله لە ئێران وەلی فەقیهن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاواز بوون و دەگوترێت ئەمە ڕاستە کوڕی عەلی خامەناییە، بەڵام ئەمیش بۆ چوون و دیدگاکانی جیاوازن لە باوکی. ئەپدەیتێکی نوێی هەیە. زۆر باشە. دکتۆر سەبارەت بە ڕۆژانی ئایندە بۆی کە ئەگەر بزانین چی ڕۆیە پێشبینی چی ئەەکەین بە تایبەت بۆ هەفتەی چوارەم ئێمە چاوەڕی چی بین؟ چ شتێک ڕوویا سوپرایز نەبین؟ وەڵی بەڕای من ڕووی مەیدانیەوە بابەتی هێرشەکان لە ڕووی گۆڕانکاری سیاسیشەوە چ لە ناوچەکە بێت چ ناوخۆی هێنانی 2000 تا 3000 هێزی مارێنز بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەکرێت لەواچە پلانی ئەمریکا بێت بۆ داگیرکردنی دورگەی خارک 1-2 داگیرکردنی کۆمەڵێک دورگە وەها بکات کە تەنگەی هورمز لە دەستی ئێران دەربێنێت. ئێران لەم کاتەیە هیچ هەڵوێستێکی ڕوونی ئەبێ یان دەستەوەسانەوەسێ؟ بۆکو وتم ئێران وڵاتێکە بەهێز یان ئێستەم کارتانی هەیە بردومانی بنکۆ بارگەکانی سەربازی ئەمریکاکە لە ناوچەکە پرۆکسیەکانی لە عێراق و لە لوبنان چالاک بەڵێ و هەروەها وەڵامی مثل بە مثلایەتەوە هەندێک جار بەڵێ کارتی تر ماوە جگە لە پرۆکسیەکان بەڵێ داخستنی تەنگەی بابل مندەب جگەلەوە نا هورمز نا ئەزانم بابل مندەب کە پرۆکسیەکان دەریای سوور ئەتوانن دایک جگە لەو کارتە ئابووری جیهان وشک بکە. باش جگە لەوە هیچ کارتێکی تری هەیە ئێران بەکاری بێنێ دژی ئەمریکا و ئیسرائیل لەم ناوچەیە؟
ئەمە ئەکەوێتە سەر ئێران توانێت یا ڕوونتر بڵین چەند کارتی تر بەدەست ئێران و ماوە چەندی تر بەدەست ئەمریکا و ئیسرائیلەوە ماوە کامیان زۆرتر یعنی چەند هێزی فشاریان بەدەستەوە ماوە ئێران وڵاتێکی بەهێزە ئەبێ ئەو حقیقەتە تعاملی لەگەڵا بکەین بەڵام لە ئاستی بەراوردکردنی لەگەڵ هێزی ئەمریکایە ناتوانانی بەراوردیان بکەیت و هیچ هێزێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستی ئەمریکا نییە لە ڕووی هێزەوە چجا هاوپەیمانێکشی هەیە کە ئیسرائیلە لەگەڵیانە ئایا ئێران بەردەوام ئەبێت لەم ڕتمەی کە بە ڕێزت باست کرد کە نەت بە نەت موشک بە موشک مامەڵە لەگەڵ بکە ئێران هەموو زۆربەی لێکۆڵینەوەکان باز لەوە دەکەن کە 3000 موشکی هەیە تا 4000 ئایا ئەم 3000 تا 4000 بەردەوامە بێ لە بەکارهێنانی کە نەما ئەگەر نەما تا نزیکی 1000مان بەکارهێناوە موشک بەڵێ 3000 شتێ دروست بەشێکیان لە ناو براون کە هێرشکراوەتە سەری ئایا ئێران ئەتوانی بەردەوام ئەگەر کارتی موشکی نەما چی دەکات ئێران پەنا دەبات بۆەوەی کە یەکێک لە کارتەکانی ئەڵێ فەرمونون وەرن هێرشی زەمینی بکەنە سەرم گرێوی ئەوە دەکات کە 1,700,000 کیلومترە ئایا بە ئەمریکا دەتوانێت 1,700,000 کیلومتر و هاوشێوەی عێراق داگیر بکات پێم وایە ئەمە تۆزە ئەستەمە ترم بە ڕوونی شتێتی کە من ئەمە ناکەم هێزی سەربازی زەمینی ناخەمە ناوێرا و هەڵەی لە عێراق دووە دووبارەی ناکەینەوە مەگەر چەند ئامانجێکی دیاریکراوە گریمانی ئەوە دەکەم و پێشبینی من ئەوەیە کە ئەمریکا تەنها کۆمەڵێک دوورگە لە هورموز داگیر بکە و دوورگەی خارک کۆنتترۆلکە کەواتە ئابووری و هەردووکی ئابووری و استراتیژێکی لە دەستەدا و کار دەکات لەسەر لاوازکردنی کۆماری ئیسلامی ئێران حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە تا ئاسی ئەوەی کە لە ناوخۆی ئێرانە خەڵق ڕاپڕێ یان کۆمەڵێک خەڵق لە ناو خودی دەسەڵاتەکەیە بڕیاری ئەوە بدەن کە خۆیان بدەن بەدەستەوە جۆرێک هاوشێوەی ئەوەی کە لە ساڵی 1991 بە خەیمەی سەفوان بچنە سەفکەیەکی ئاوها بۆ پاراستنی ئەوەی کە ماویانە لە پێناو ئەوەیە ئەمان هەمووی سینناریۆیە بەڵام پێشببینی ئەوە دەکەم کە ئەمریکا ئەو دوو شوێنە داگیر بکات لە چەند هەفتەی داهاتووە. دکتۆر میراحسێن مامۆستای زانکۆ عەزێتمای زۆر سپاسم کردی سپاسەکەم بەرچاوڕوونی و شیکارێکی زۆر باش بۆ کردی سپاسەکەم سپاس کە میوانی کورسات نیوز بووی زۆر سپاس کە لەگەڵمانە بووی. بینەرانی کورسان نیوز سەرتان ڕاکێشم بۆ هەندێک هەواڵ و پێشهاتی نوێ هەر ئێستا هەندێک سەرچاوی نزیک لە پنتاگۆن ئاماژەیان بۆ کردووە کە ئامادەکاری تەواو کراوە بۆ گواستنەوەی هێزی زەمینی یاخود هێزی دەریایی زەمینی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی لەسەر خاکی ئێران بڵاو بکرێت لە هەر نوقتە و ئامانج و ئاماژەیەک بێ وارووا سەرچاوەکان ئاماژەیان بەوە کردووە کە پنتاگۆن تەواوی ئامانجەکانی خستۆتە بەردەست دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بڕیار لای سەرۆکی ئەمریکا بێ سەبارەت بۆی کە لە چ ناوچەیەک لە چ جێگەیەک لە چ ئامانجێک هێزی سەربازی ئەمریکا دابەزیم کە یاخود بێوێ داغڵی نێو خاکی ئێران بێ. ئەمە دوایین پێشهات بووی لە ناوخۆی ئەمریکا و هەروەها مەبەستمە لەسەر هەندێک بارودۆخی پەیوەست بە ناوخۆی ئێران ڕوونکردنەوە وەروازانی زانیاریتان بۆ بگوازنەوە بە تایبەت بابەتی بردومانەکان کە لە ناوخۆی ئێرانە هەیە. هەر ئێستا لە سەر ئاسمانی مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی فڕۆکەی جەنگی بەهێز بیستراوە. سعات 10 دقە بە کاتی ئێران واروها 90 دقە بە کاتی هەرێمی کوردستان دەنگی فڕۆکە کە بە نزمی بەسەر ئاسمانی مەریوانەوە بوون خەڵکی مەریوان و دانیشتوانی گوندەکانی دەوروبەری مەریوان بە ئاسانی هەستیان پێکردووە و هەروەها ئەڵێن کە لە ناوخۆی تارانیش دەنگی تەقینەوەی بەهێز بیستراوە و هەروەها پێشاتی نوێ هەیە بەڕێزان هەر ئێستا ئەوترێت کە دووبارە ناوچەی پارچین لەگەڵ دەماوەند شاخێکی بەرزە چایەکی بەرزە ئەکەوێتە پشتی تارانەوە کەوێتە باکووری تارانەوە شوبهاتنەکە بۆی خەڵک لای ڕوون بێ ئەگەر سلێمانی تابینی بێ وەکو چیای گۆیژە و ئەزمەڕوایە بۆ تاران هەر ئێستا ئاڵێن کە بردومانی سەختی دەماوەند کراوە لەگەڵ پارچین
کە لە ڕۆژی ڕابردووش بەرە بەیانی ڕۆژی ڕابردوو بردومانێکی سەخت و چڕوپڕی پارچین کرابوو بە پێی وتەی دانیشتوانی تاران لە ناوچەیەکی زۆری تارانەوە هەست بە دەنگێکی کرابوو و ئەوتێت کە بە بۆمبی سەنگەرشکێن پارچین بردومان کراوە. ئێستش بە هەمان شێوە دەنگی بەهێز بیستراوە. هەندێک پێشهاتی نوێ هەیە بەڕێزان، هەر ئێستا لە نێو تاران بە پێ ئەو زانیاریانی کە گوازراونەتەوە لە ڕۆژاوای تاران بردومان هەیە، وارووا لە جەنەت ئاباد چەندین دەنگی بەهێز لە نێو تاران کەکەوێتە باکووری تاران بیستراوە، وارووا لە تەهرانسەر کەکەوێتە نزیک باشووری تاران وەکو ناوچی باشووری تاران هەژمارەکرێ و لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو ئامانجی هێرشەکانی هێزی ئاسمانی ئیسرائیل بووە. بردومان هەیە، بردومانی سەخت، و هەروەها لە نزیک فڕۆکەخانەی ئیمام خومەینی کەمە یەکەم جارە بردومانی لەو شێوە بکرێ. پێشتر فڕۆکەخانەی میهراباد دەکرا، تاراندۆ فڕۆکەخانەی هەیە، فڕۆکەخانەیەکی ناوخۆی کە میهرابادە لە ناو سنتەری شارە ئێستا، وەروە فڕۆکەخانەی ئیمام خومەینی کە 7 کیلۆمەترەکەوێتە باشووری تاران، ئێستا وتێ نزیک فڕۆکەخانەی ئیمام خومەینیش بە هەمان شێوە بردومان کراوە. و ئەوتێت کە لە ناوچەکانی غەربی تاران کە باسم کرد بە هەمان شێوە، و هەروەها لە جنوب و جنوبی ڕۆژاوای تارانیش دەنگی بەهێز بیستراوە. و وەک پێشتریش وتم لە سەر ئاسمانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە سەر ئاسمانی مەریوان دەنگی فڕۆکە ئەبیسترێ، هاوکاتە لەگەڵ خراپیە و دۆخ و کەشوهەواشی کە لە ناوچەکە هەیە، هەورە گرمە و باران و بروسکە و ڕێهێڵەش لە هەندێک ناوچەی کوردستان هەیە، بۆ هیوایی کە سەلامەتی بێ بۆ هەموو لایەک، بۆ هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستانی. وادارم لەم جەنگ و بردومان و جەنجاڵی و ئاڵۆزی کە لە ناوچەکەیە خوای گەورە بتان پارێزێەوە سەلامەت بن و هەمیشە کوردستانیش ئاوەدان بێ. کەمێکترم هاوکارانم بەردەوام بن لەسەر گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان بۆ ئێوە.